إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ڕوودەکەمە هەموو باوکو دایکێکی بەڕێز چەند ئامۆژگاریەک دەکەم بۆ ئەو کەسانەی کە خاوەنی کچن یاخود باوکیان مردووە و خوشکیان هەیە ئەیدەن بە شوو. ئەو برا بەڕێزانە، یەکەم خاڵ ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بین: کچەکەت ئامادە بکە بۆ شوو، ئەو جا بە شووی بدە. بە تایبەتی دایکی بەڕێز، کچەکەت فێری کۆمەڵە شتێک بکە کە بەیانی کاتێک دەڕواتە ماڵی خۆی شایستەی ئەوە بێ کە شووی کردبێت، بۆی بەیانی بە بێوەژنی نێتەوە بۆلات. بەداخەوە کەسێک کچێ دوو کچی هەیە عازەبە، باڵیان هەیە، بەڵام ماڵی شوکردن نین. ئەمڕۆ کێشەکەمانەوەی ئێمە سەیری ئەوەکەین فڵان کەس باڵای بەرزە لە دایکی درێژترە، بەس مێشک و عەقڵی جارێ بە کەڵک شوکردن نایە. کاتێک کە ئەڕواتە داوایی هاتوینە کچەکەتمان بەدێ، ئەوڵە کچەکەم بە کەڵک شوو نایە، ئەچێ کابرالی عاجزە بێ سەلامی لێ ناکە. ئەمە کارە ساتە. یعنی باوکو دایکێک ئەوەندە خۆپەرستی تۆ، باوکو دایکێک ئەوەندە مافیان نییە کچەکەی خۆیان نەدەن بە تۆ، چەند ساڵە بە خێوی دەکەن. جەنابەت بەلای خۆتەوە زۆر گەورە و بەڕێزی، زۆر مهمی، بەڵام مەرجنێ لای بەرامبەر وابیت. کاکە کابرا هەیە ناداتێ. کوردوەتەنی خەڵکی وا هەیە داوای پلایستێک لێ بکات، نایدەیتێ چۆن کچی خۆت تێدەیتێ. بەڵکو کچەکەی بە کەڵک شوکردن نەیە، بەڵکو کچەکەی بە کەڵک تۆ نەیە، بە کەڵک مناڵی تۆ نەیە. یەکسەر فڵان کەس سەلامی لێ ناکەم چونکە منی بە پیاو نەزانی. نەخێر، جەنابیشت کاتێکە کچتە بۆ دڵنیابە دەیەها کەست ئیزن داوە، ئەبێ خەڵکی سەلامە لێ نەکە. بۆیە کچەکانتان هەتا بە کەڵکی شوو نەهات مەیدەن بە شوو. سەیری باڵای مەکەن، سەیری عەقڵی کەن، سەیری ژیری بکەن، سەیری ئەوەی کەن بزانە ئەمە بە کەڵکی ماڵداری دێت یا نا. بۆیە بەداخەوە دەبینیت ئافرەت یەکێ داوای ئافرەتێ دەکات لەگەڵ چەند پیاوێکە. دایکی کوڕەکە ئەڵێ کێشەنێک کچەکە با چێشت نەزانێ، با خواردن نەزانێ، با هێلکە و ڕۆنێکیش نەزانێ، بمادەنێ خۆم فێریەکەم. بەڵام کاتێکە دێتە ئەو ماڵە ئەو خەسووە ماڵەکەی لێ ئەکاتە دۆزەخ. ئەمە چیەوەنە تەمبەڵی بۆ ئیش نازانی، بۆ شوت کرد. کاتی خۆتوانەوە خۆ نەتوت فێرێکم، ئێستا بۆ حاشا لە قسەکانی خۆتەکەی. ئەوە کارە ساتە. چەنەها کە سەزانم و دێتی خۆم فێری هەموو شتێکێکم، بەڵام کە هاتووەتە ئەو ماڵە سوێن بەخوا نەیەڵاو هەفتەیەکی بەسەرا بچێت ماڵەکەی لێ کردۆ بە ئاگر و بە دۆزەخ. ئێمە ئەمە چی هێنامانە تەمبەڵە. کاتی خۆی خۆوتیان دایک و باوکیتیان ئەم کچە ئێمە تەمبەڵە، ئیش نازانێ، بۆوتت ئی لە هەر دەمانەوێ خۆم فێریەکەم، بەڵام تۆ لە جیاتەوەی مامۆستای بیتە دوژمنی. بۆیە کچەکەتان بە کەڵکی شوو نەهات مەیدەن بە شوو. حازریکەن بۆ شوو، بە تایبەتی ئافرەت دایکی زیاتر پەروەردەی ئەکات، زیاتر دایکی ئاگای لێتی کچ. بۆیە بەداخەوە تەماشا دەکەی کەسانێک هەیە سەلام لە کەسانێک ناکەن لەبەرەوەی کچەکان نەداوە بپی. کچی خۆیتی نایدا بە تۆ ئازادە بۆ خۆی. وەڵڵا گوناهباری هەتا تەوقی سەرت کە سەلام لە کەسێک ناکەی کچەکەی بە تۆ نەداوە. برای بەڕێزم، ئاگاتان لە خۆتان بێت. کچەکانتان ئامادە بکەن بە ئیزنی خوا بۆ شوو، پاشان بە شوویان بدەن. بەداخەوە هەندێک لە کچەکان، ئەم کچانەی کە ئەمڕۆ دەیبینین، بە هەڵا لە ژیانی هاوسەرێتی و ئەو شتانە تێگەیشتوونە، زۆر بە هەڵە تێگەیشتوونە. هەندێک کچ هەیە باڵای هەیە، بەڵام پێویستە لە ئەلف و بێوە، لە یەک و لە دووەوە فێری ژیانی هاوسەرداری بکەیت. کوردوەتەنی باڵای بەرزە، بەس عەقڵیتیان نییە. ئێمەش تەنها تەماشای باڵای دەکەین. باڵای عەیبی نییە بۆ شوکردن،
بەڵام بڕاتە هەر ماڵێکەوە چونکە عەقڵی نییە فەقیرە ماڵەکە کاولی وێرانەکات پیاوەکەش بە خەفەتەوە تووشی دەیەها نەخۆشی و دەردەکات بۆی ئاگامان با لە خۆمان بێت لە ئەلف و بێوە پێویستە پێناسەی ئەو پرۆسەی بۆ بکرێت پرۆسەی زەواج ئەو ئافرەتە کچە عازەبێکە پێویستە بچێ پرسیار لە چەند ئافرەتێ بکات کە شویان کردووە بۆ ئەوەی تێبگات ژیانی ژن و مێردایەتی چۆنە چکە پرسیار لە ئافرەتێ بکە ئەو ئافرەتی پیاوەکەی باش بێ لەگەڵ یاو ژیانی خۆش بێ ئەڵێ شووکە عیبیتیانی ئەوە کەیتڕێ نەکەی شوو نەکەی ئەوە کەیتڕێ باش و خراپە هەرێکی قسەیە دەکا بەڵام کاتێک کە پرسیار و مشاورەت بە چەند کەسێک کرد خوشکی بەڕێزم ئەو کاتە دەزانی بڕیاری خۆت چۆنە دەی بەڵام کوردوەتانی بە شەتی مشتێ خۆڵ و مشتێ قوڕ شوو بکەی مەخۆشت و پیاوەکەشت و ماڵەکەش هەردوو لاش بە قوڕەگری کێشەکانمان ئەوەیە زۆر جار ژن و مێردەکان گەنجن مناڵن لە یەکتری تێناگەن و عەقڵی خۆشیان بە عەقڵی هەزارە باوکو دایک ناگۆڕنەوە ئەو کاتە دەبینیت دوو بنە ماڵە لە یەکی تری ئەترازێن دوایەوە کە دەستی یەکتریان ماچ کرد لە یەکتری دەترازێن چونکە نەک کوڕەکەی بە کەڵکی ژن هاتووە نەک کچەکەیشی بە کەڵکی شوکردن هاتووە بۆی ئاگامان با لە خۆمان بێت چکە خوشکی بەڕێزم کاکە گیان هاوسەرگیری هەنگاوێکە بۆ گەورەبوون تۆ هەنگاوێکە بەرەو گەورەبوون دەڕۆی نەک بۆ بچووک بوونەوە ناز و مەکر تۆ هەنگاوێکە دەینی دەبیتە پیاو دەبیتە ژن ئەبێ بزانی ئەم هەنگاوە چۆن دەنەی وانەزانی تەنها کۆمەڵە شتێکە کە بە چاوی خۆتەی بینیت بۆیە بەداخەوە دەبینیت ئەمڕۆ کێشەکان زۆر بوونە لە دادگا دەبینیت ڕێژەی تەلاق زۆر بووە ئەگە پرسیار لەو خەڵکەیش بکەی هیچی باوەڕ ناکەم گوێم لێ نەبووە تا ئێستا کەسێک بڵێ ژنەکەم تەلاقە دەم لەبەرەوەی ژنەکەم ناشرینە پیاوەکەم ناشرینە ئەوە شیوا دەڵێ لە ڕاستیە شتیتر لە ژێرەوەیە وا نییە بەس لەبەر خاتریان هێشتواڵێت بەڵام هەمووی جیرۆدەی ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوتن ژنەکەت بۆ تەلاقە دەی بۆ لە فڵانکە جیابیتەوە وەڵا کاکە ڕەوشتی مەدڵنی ئەخلاقی مەدڵنی خیانەتەکە فڵان شتەکە لێمەدا وا ئەکا سەیرێکی کۆمەڵە شتێک دروستە بێ هۆکارەکەشی زۆر جار دایک و باوکن کچەکەت بە کەڵکی شوو نایە هەزار کات هاتە بە دەرگاکەت بە ڕێز و بە حرمەت و ئیزنیان بدە و پێویست ناکە ئەم خەڵکیش سەلام لە کابرا نەکات تۆ ئاگات نید نەماڵم ئاگات نییە لە حاڵم نازانی براکەمە بێ ئاگاداری و خاڵانە بین منی بە پیاو نەزانی بەڵێ تۆی بە پیاو زانی بەڵام حەزی نەکرد لەگەڵ تۆ پەیوەندی بە بچڕێ حەزی نەکرد ماڵی تۆش و ماڵی خۆشی بە قوڕ بگرێ ئیتر لێ تێبگە یەکسەر گومانی خراپی بۆ مەچۆ ئۆسەری بۆیە بەداخەوە کەسانێک کە دەبینین هاوسەرگیری دەکەن دوو جۆر هاوسەرگیریمانەیە هەیە یەکەم ڕۆژ کە ژن دەهێنێ ئەبێ سەرخۆشی لێ بکی یا ڕەبی خوا سەبووری خەمت بدە کاک فڵان کەس هەیشە بێت پیرۆزبایی لێ بکەی هەیە کە یەکەم ڕۆژ شوو ئەکا ئەبێ سەرخۆشی لێ بکەی هەیە بێ پیرۆزبایی لێ بکەیت چونکە هەیە دیارە هەندێک شتێک دیار نییە بەڵام هەنی هاوسەرگیریە ڕوون و ئاشکرایە سەرنجامەکەی بۆ کوێ دەڕوات کاکە ئەو ئافرەتە بە کەڵک نایە ماری مەکە هەر مارەیەکەت ئەو کوڕە بە کەڵک نایە شووی پێ مەکە هەر شووی پێەکەت سەرنجامەکەشی دیارە بۆیە بە ئاگامان لە خۆمان بێت خوشکی بەڕێزم تۆ هەنگاوێکی گەورە دەنێ بۆ گەورەبوون بۆ ژیانێکی نوێ ئیتر یا لە ماڵی ژیانی باوکت خۆشترە یا ناخۆشترە یا وەکێک وایە کەواتە بێ بزانی چۆن هەنگاوەنی دایکی بەڕێز باوکی بەڕێز بزانە کچەکەت ئەنێری بۆ جێگایەک بۆ پرۆسەیەک بزانە کچەکەت شایستەیەتی یا شایستەی نییە کوڕەکەشت بە هەمان شێوە دەبێت کچەکانمان فێری ئەو بکەین لە دوای زەماوەند لە دوای هاوسەرگیری کچەکەمان دەبێتە کابانی ماڵەوە ئەبێتە کابانی ماڵەوە ئەبێت چێشت لێ بنێ فێری کە چێشت لێ بنێ ناکرێ پیاوێک ژنێک بێنێ بەس هەموو ڕۆژێ بڵێ ئیندۆمیە خۆم هەموو ڕۆژێ بڵێ بەس هێلکە و ڕۆ نەزانم ئێ باشە هێلکە ڕۆ نەزانی خۆت فێرکە ناکرێ بەس بڵێ لە فەم بۆ بێنە و کەبابم بۆ بێنە وەڵی خەڵکی وا دەزانم دەڵێ مامۆستا وەڵی ئەوەندەم لە فە بردووەتەوە ئەوەندەم ئیندۆمی کڕیەوە خەریکم تێکەچم هیچ ناکەش دەکەم بەس ئیندۆمیە خوا جەماعەتی ئیندۆمیە جەماعەتی هێلکە ڕۆنە وەڵی نەفەری وا هاتۆ بۆ لام لەگەڵ خێزانێک کێشەی هەبووە ئەڵێ سوێن بەخوا 13 ساڵە ژنم هێناوە ئەمە بێ سەرخۆشی لێ بکەی یا ڕەبی خوا پاداشتی خێری نەداتەوە ئەو کەسانەی کە کچی ئاوانەی ئەیدەن بەشوو بە شەرتی قوڕ ماڵی خەڵکیش بە قوڕەگرن بڵێ کچەکەم بە کەڵک نایە عیب نییە
سیانزە ساڵە ژنم هێناوە سوێن بەخوا برایەکی خێزانم برایەکی خۆم کەس و کارێکی خۆم و خێزانم لە ماڵم هێلکەڕۆنێکی نەخواردووە نەک چێشت هێلکەڕۆنێکیش سیانزە ساڵ بۆیە بێ بزانیت کچەکەی تۆ بەکەڵ دیا بەکەڵ نایە فێری کە دایکی بەڕێز خۆ باوکی فێری چێشتی ناکە خوشکە بەڕێزەکەم کچەکەت فێر تەمبەڵی مەکە بەیانی ئەڕاتە ماڵێکەوە با ماڵێکش بە قوڕ نەگرێ فێری کە فێری چێشتکردنی کە با دوو جار چێشتەکە بسووتێنێ با دوو جار چێشتەکە سەقەت کا بۆی فێر بێ ئەگەر وانە بێ فێر نابێت ئاگاداری ئەو خاڵە بین کچەکەی تۆ کاتێک کە شووەکە و کچەکەی من شوو ئەکابێتە کابانی ماڵەوە ئەبێ بزانی فێری چی دەکەی لە ماڵەوە پێشەوەی ببێتە کابان لە ماڵی خۆیان لە ماڵی خۆتا فێریکە خەڵکی وا دەزانم ڕۆژێکی هات بۆ لام پیاوێکی باڵا بەرز ئەی مامۆستای سوێن بەخوا کاتێک کە میوانێکمان دێ برادری دوو برادر بێ بۆ ماڵمان ئەوەندە ڕەجاوتکان لە خێزان مەکەم لە مەتبەخەکەڵم تو خوا چ شتێکمان بۆ بکە تو خوا ئەوەندە ڕەجاوتکە ئاکاڵێ بەخوا نایکەم ناتوانم بە گریانەوە پیاوەکە دێتە ناو مەجلیسەکە دیوەخانەکە برادەکان شەڕەسن ئەڕۆن تاوجاردن نایەنەوە ئەزان ئەم پیاوە فەقیرە ئەوەندە ڕەجاوتکایەکی کردووە گریاوە لە تاو ئەوەی کە ژنەکەی بە قسەی ناکە بەخوا دەیناسم ژنەکەشی دەناسم ئەمە کارەساتە کاکە کچەکەت ئاوای بۆ خیانەت لە خەڵکەکەی بۆ ماڵی خەڵک بە قوڕەگری بۆڵێ کچەکەم بێ عیبە وەڵڵا من کچەکەم عیبدار بەڵێم عیبدارە مەی شارە و عیبەکە مەشار وابێنی تەڵاقی نەدەن بۆیە کچەکە دەبێتە کابان ئەبێ بزانێت چۆنی پەروەردە دەکەی کچێکە نەزانێت چێ شتێ بکات خزمەتی دوو میوان بکات چی داوە لە شووکردن بۆچی بە شوو بدرێت وەڵا کچێکە خزمەتی میوانێکی پێ نەکرێت دوو میوانی پێ نەکرێ ئافرەتێ بە خەڵکی شووکردن نایە حەق نییە باسی شووکردن کاتە تا ئەبێتە ئەو ئافرەتێک کە دەبێتە کابانێک بۆ ماڵ ئەبێ کچەکانمان فێری ئەوە بکەین پێش ئەوەی بە شوویان بدەین مەتایەتی دایکی بەڕێز گوێ بگرە ئەبێ کچەکەت فێری ئەو بکەیت دوای زەماوەند و هاوسەرگیری کچەکەت وەکو ماڵەوە نییە بۆڵەبۆڵی پیاو داواکاری پیاو لەسەری زیاد دەکات دڵڕاگرتنی پیاوەکەی زیاد دەکات خزمەتکردنی پیاوەکەی زیاد دەکات ئەمانە لە ماڵ باوکیان نەبووە جارێ پیاو بۆڵەکە بەسەریا داواکاری بەسەریا هەیە ئەڵێ خزمەتم کە ئاوا بکە بەڵام لە ماڵ باوکی ئەم شتە نەبوو بەو شێوەیە لەوانەیە باوکو دایکی دڵیان نەهات بێ هەندێک شتەی پێ بڵێن بەڵام پیاوەکەی ژنی هێناو بووی خزمەتی کە ئەمیش خزمەتی ئەو بکە پیاو لە دەرەوە حەماڵیەکە خۆ بێ ژنیش لە ماڵەوە خزمەتی پیاوەکەی بکە ئەبێ فێری ئەوەی کە کچەکەم تۆ ئەڕۆیت لەوانەیە پیاوەکەت دەنگەدەنگ بەسەر تا بکە بۆڵەبۆڵکە داواکاری بەسەر تا هەبێت جا کچێکە نەتوانێت خزمەتی پیاوەکەی بکە مێردەکەی بکە چی داوە لە شووکردن بۆ شوو دەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتی هاتە خزمەتی فەرمووی چۆنی لەگەڵ پیاوەکەتە فەرمووی زۆر باشم ئەوەندەی لە توانام هەبێت لە خزمەتیام قسووری ناکەم پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم جوان تەماشا بکە گوێ بگرە خوشکە بەڕێزەکەم پیاوەکەی تۆ بەهەشت و دۆزەخی تۆیە پیاوەکەت ئەگەر لێتە ڕازی بێ بەڵام پیاوێکی باش پیاوەکەت لێت ڕازی بێ ئەچتە بەهەشتەوە پیاوەکەت لەسەر حەق بێ و لێت ناڕازی بێت ڕازی نەبێ لێت ئەڕۆیتە دۆزەخەوە کەواتە بزانە کچەکەی خۆشت کاتی ئەدەی بە پیاوێک ئەزانی بە کەڵکی شوو دێ بیدە بە شوو ئەگەر نا تاخیری کە هەتا کاتی خۆی بڵێ ڕۆڵێکیان هەتا ئەوە فێر نەبی نادەم بە شوو ئەگە زۆر حەزی لە شوو بێ زوو خۆی فێرەکە بێگومان بەلەوە بەڵام چۆن ماڵ باوکی ئەوە زۆر باشە بەڵام کە لە ماڵ مێردەکەی بوو احتیمالی هەموو شتێکی لێ قبول نەکرێت بۆی ئاگاداری خۆمان بین خوای گەورە هیدایەتماندا و ئاخرمان بەخێر بکێڕێت دایک و باوکی بەڕێز دەبێت کچەکانمان فێری ئەوە بکەین کە دوای زەماوەند و گواستنەوە کچەکانمان دەبێت بە دایک ئەگەر خوای گەورە منداڵیان بداتی ڕۆڵێکیان تۆ بەیانی شوو ئەکەی ئەبی بە دایک ئەمە مەرحەلەیەکە ماوەیەک سکت هەیە ناڕەحەتی زۆر دەبینی وەکو ماڵەوە وەکو کچە عازب نیت بە کەیفی خۆت بخەوی دوای ئەوە مناڵت دەبێ خەوی شەوانت نامێنێ ڕۆڵێکیان ئەوە ئاگادار بە شەوان لە شیرینی خەوە مناڵەکەت هەڵتە سێرێ ئەبێ خزمەتیکەی شیری بدەیتێ پاکی کەیتەوە بیخەوێنیتەوە ئەبێ ئەم شتانە بزانێت کە کچەکەت بەیانی ئەڕوات بۆ هاوسەرگیری ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێ ئەبێ ئەم شتانە دایکی فێری کە دایکی ئامۆژگاری کە ڕۆڵێکیان لەگەڵ پیاوەکەتە ئاوا بە
باش بە ڕێزی لێ بگرە بەیانی ئەبێتە دایک ئەبێ دایکێکی دڵسۆز بی بۆ منداڵەکانت جگە لە خزمەتکردنی مێردەکەت ڕۆڵی گیان جگە لە خزمەتکردنی ماڵەکەت خزمەتکردنی مناڵش دێتە سەرت ئێستا لە ماڵ ئێمە دای ڕۆڵی گیان بە کەیفی خۆت ئیشەکەی ئەخەوی بەڵام کاتێکە بوویتە دایک ئەوەت نامێنێ لەو لاوە خزمەتی دایک ئەوە دەکەی خزمەتی باوک دەکەی بەکفی ئارەزووی خۆت بەڵام کاتێک کە بوویتە دایک ئەو کاتە دەبێت خزمەتی مێردەکەت بکەی خزمەتی ماڵ و منداڵەکەشت بکەی کەواتە شتەکان لەسەر زیاد ئەبن وەکو کچە عازەبی نییە ئەبێ ئەم شتانەی فێرکەی نازانێت دایکی وا هەیە منداڵەکەی فێر ناکات کچەکەی 12 ساڵە پێی فێری ناکات ڕۆڵێکیان بەیانی تۆ دەکەویتە سۆڕی مانگانەوە ئاوا بکە ئاوا بکە حەقی بەسەریوە نییە ئەمە دایکە دایک نابێ ئاوا بێت بە تایبەتی کچ ئەبێ فێریکەی لە ماڵەوە کۆمەڵە شتێکی نایزانێ ئەبێ شیر بە منداڵەکەت بدەی خزمەتیکەی ئەرکی مناڵەکەت بۆ زیاد دەبێت پەروەردەکردنی مناڵەکەت بۆ زیاد ئەبێت ئەمانەی فێرکە کاتێکە ژن و مێرد لە یەکتری تێ نەگەشتن کارەساتە بێگومان کارەسات ڕۆدات ئەبێ ئاگاداری و خاڵانە بین دایکی بەڕێز خوشکی بەڕێزم دوو لە ڕێی بەڕێزان بمبورن وانەزانی کە پێی دەڵێن مانگی هەنگوینی هەموو ژیانی هاوسەردارێتی ژن و مێردایەتی هەمووی مانگی هەنگوینیە وەڵڵا جاری وایە لە یەکەم ڕۆژە بێتە مانگی سرکە مانگی لیمە و لیمۆدۆزی و ترش و خوێ جاری وایە شێ دەڕات بۆیە وانەزانی کە هەموو کاتی هەر خۆشی و شادیە زەواج خۆشی تایە ناخۆشی تایە کچە عازەبیش بە هەمان شێوە شو بکەی کێشت هەیە شوونەکەی هەر کێشت هەیە ژن بێنی کێشت هەیە ژنێنی هەر کێشت هەیە بەڵام ئەگەدار بە ئەگەر دوو کەسی باش بە یەک بۆ یەک بن بە ئیزنی خوا خۆشیەکانیان زیاترە شادیەکانیان زیاترە لە ناخۆشیەکانیان بەڵام بە کچەکەت فێری ئەمە بکەی ڕۆڵی گیان تۆ دەڕۆیتە ژیانێکەوە مەرج نییە هەموو کاتێک بەختەوەربی جاری وایە مێردت نەخۆشە خۆت نەخۆشی مناڵت نەخۆشە تووشی کێشە دەبیت شتێک لە ماڵەوە دەسووتێ شتێک لە ماڵەوە تیا دەچێت هەموو خۆشی و ناخۆشیەکانی تیا ئەمە بەهەشت نییە ئەمە ژیانی دنیایە ئەبێ ئاگادار بیت ئەبێ کچەکانمان فێری ئەوە بکەین کە ژیانی هاوسەرداری ژیانی ژورمێردایەتی هەموو دەقەکان و هەموو ساتەکانی بەسەرچاو نییە لەوانەیە لە کاتی مارە بڕینە پیاوەکە دەڵێ بەسەر چاو کچەکە دەڵێ بەسەر چاو بەڵام مەرجنی ئەم بەسەر چاوە هەر بەردەوام بێت هەموو ژیانی ژنمێردایەتی کچەکەم فێر بە گەشت و گوزار و سەفرە و سیاحەت و پێکەنین و خەندە نییە هەمووی تێکەڵە خۆشی و ناخۆشی تایە کچەکەم فێری ئەوە بە هەموو سات و کاتێکی هاوسەرگیری وێنەگرتنی تەنیشت مێردەکەت نییە هەموو کاتێ لە تەنیشتی وێنەی لەگەڵا بگری بەس ئەوە نییە جاری وای حەز ناکەی 5 مەتر لێو نزیک بی هەموو جاری واشەی لەگەڵ تا لە تەنیشتەوەیە دانیشێت بۆیە ئەبێ فێریکەی ئەم شتانەی فێرکەی هەموو شتێکی فێرکە دایکی بەڕێزم بە تایبەتی تۆ چونکە کچ شەرمەکە لای باوکی قسە بکە بەڵام هەموو شتێک بە دایکی دەڵێ و دایکیش ئەتوانێ هەموو شتێکی پێ بڵێت بۆیە دایک ئەتوانێ مناڵ پەروەردەکات ئیمامی سۆفیانی ثەوری ڕەحمەتی خوا لێبێ ئەفەرمێ ئەگە داوای ئافرەتێکت کرد پرسیاری دایکی بکە فەهدی للئوم دایکی چاک بوو بڕۆ پێشەوە مەترسە دایکی چاک بوو مەترسە بڕۆ پێشەوە چونکە دایکی ئەگەر پەروەردەی کردبێ بە ئیزنی خوا زۆر ڕێک و پێک دەرەچێت ئیلا مەگە جاری عاسی بێ دەسەڵات نییە بۆیە بە کچەکەت بڵێ هەموو کاتێک هاوسەرگیری ژیانی هاوسەرگیری هەموو کاتەکان و هەموو ساتەکانی بەدلەسپێکەنێکە لەبەرتایە وانەزانی هەموو ڕۆژێ بەدلەسپێکەی و لێ و سوور کردو و میکیاژت کردو و خۆت ڕازاندۆتەوە هەموو دەقەکانی ژیان ڕۆڵەگیان ئەوە نییە ئەبێ فێری ئەوە بکرێت تۆ ڕێتە ژیانێکەوە قورسایەتی تایە تۆ دینداری ئەەکەی قورسە بەڵام پاداشتەکەی گەورەیە بەیانیش کاتێک تۆ دەتەوێت بێتێت دایک و باوک من هەموو کاتێک دەڵێن دایک و باوکی بەس خەموو خەفەتە مناڵ گوێی پێ نییە بەس دایک و باوک بەردەوام دڵی لای مناڵەکەیەتی شو ئەکا هەر دڵی لایەتی لە ماڵەوەیە هەر دڵی لایەتی ژن دەهێنێ هەر دڵی لایەتی لە ماڵەوەیە هەر دڵی لایەتی بۆیە باوک و دایکی خەموو خەفەتە بۆیە ڕێزی دایک و باوکتان بگرن چونکە ئەوان هەموو ژیانی خۆیان کردە قوربانیتەوە کچەکەم کوڕەکەم ئەبێ ئاگاداری و خاڵە بیت کۆتا خاڵ ئەبێت ئەوە فێرکرێن کچەکانمان هەندێک لە کچەکانمان هەندێک لە ئافرەتان
ژیانی هاوسەرداری ژنمێردایەتی وەکو فلیمەکان فێربوونە لە فلیمەکانەوە سەیرەکەن ئەوەی کە لە فلیمەکەدایە ئەو ژنمێردەی کە لە فلیمەکەدایە تەزویر و درۆیە ڕاست نییە حرامە خیانەتە ناپاکیە کچە بەڕێزەکەم خوشکە بەڕێزەکەم ئەوە ئاگادار بە بەڵام هاوسەرگیری تۆ لەگەڵ پیاوێکدا ڕاستەقینێ تەزویر و درۆ نییە ئەبێ جیاوازی لە نێوان درۆ و ڕاستە بکرێ لە نێوان تەزویر و ڕاستیە بکرێت بۆیە فێر بە پرسیار لە چەند کەسێکی شارەزا بکە لەو بوارەدا لە هاوڕێی خۆت کە شووی کردووە نەک لە فلیمەکانەوە فێری هاوسەرگیری بێت چونکە ئەو هاوسەرگیری درۆیە ئەو ڕاست نییە وانەزانی تەواو ئیتر هەموو شتێ بێتە ماسی مەی و تاو لەوانەیە جاری وای وا دەرچێ لەوانەیە خراپتر دەرچێ کەواتە ئاگاداری خۆمان بین کاتێک کە تۆ شوقی خوشکی بەڕێزم پرسیار لە چەند کەسێ بکە و ئاگادار بە خوشکی بەڕێزم لە کۆتاییدا دەڵێم کاتێک کە تۆ شوو دەکەی دایکی بەڕێز کچە بەڕێزەکەت مەنێرە بۆ تەمەڵخانە کچە بەڕێزەکەی تۆ بۆ تەمەڵخانە ناچێت لەوێ هەر دانیشێ بڵێ بەخوا بەس من ئیندۆمیە خۆم بەس هێلکە و ڕۆنەکەم بەخوا حەق مەسەریشەوە نییە وەڵڵای ئافرەتی وا دەزانم سوێن بەخوا پیاڵەی بەیانی کە نانیان خواردووە پیاڵەکە دوای ئیشا لا نەچووە هەلو شوێنە سفرەکە و بانێ بازی داوە تا هەتا ئیشا بان ئەو سفرا بازی داوە ئەی باشە خوا بتگری ئەم کچە بۆ دا بە ئەم پیاوە چەند جاوتی تەلاقێ دەم ئەڵێ هەفتەی جارێ خۆی ناشۆرێ ێ بەکارە ساتە قاپی نیۆڕۆڵەگەری دوای ئیشای شۆرێ لەناو سنگەکە دایانێ لەناو دایانێ معقولە سفرەی بەیانی هەتاکو دوای ئیشا تۆ لەو ماڵابی بسڕێتەوە فەڕە لێ بدەی معقولە سفرەکە لا نەدەی بۆیە داواکەم لە هەموو خوشکێکی بەڕێز دایکی بەڕێزم باوکی بەڕێزم تۆش تۆزێک ئەزانی بە ژنەکەت بڵێ کچەکەمان بە کەڵکی شودیە بە کەڵک نایە خەڵکەدا لە دەرگانادا کەیفی خۆیەتی کچەکەت با بێەوە ژن نەکەوێ ماڵی خەڵکیش بە قوڕ نەگرێ ماڵی تۆش بە قوڕ نەگرێ بۆیە بزانە کچەکەت بە کەڵک شودی ئەو جابی دەبەشوو با فێر ماڵداری بێ کچەکەت کابان بێ چێش لێنەر بێ دایک بێ خزمەتکار بێ خزمەتی پیاوکە خزمەتی مناڵکە ئەو کاتێ بی دەبەشوو با 2 ساڵ 3 ساڵ تاخیر بێ فێریکە ئەو کاتێ ئینشاڵڵا ژیانێکی خۆش دەبێت جا هیوادارم بە قسەمان بکەن بە ئیزنی خوا دڵنیا بن دڵخۆش دەبن بەختەوەر دەبن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا أوجن بيداني كيشاني كيشكاني لنيوان دا حلكي يا ربي خوايا خوشويستي ومحبت بخيت نيوان جن ميردكانوا يا ربي خوايا دعوات ليكم ليت أباريمو أوانينا خوشن ئەوانەی لە ماڵۆ کەوتونە و شیفایان بدەی یا رب العالمین خوای گیان شیفای نەخۆشەکان بدەی کۆمەڵە مسلمانێک نەخۆشن داوای دوعای خێر دەکەن یا ربی خوای شیفایان بدەی یا ربی خوای ڕەحمیان لێ بکەی خوای گیان آخرمان بەخێر بگەڕی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين